مرور خاوەنی چەند داهاتە بەڵام مرورەکە ئەیەتە سەر جادە بەسکی برسی بە مناڵی برسی بە سفرەی بەتاڵی یەتە سەر جادە بۆ ئەوەی کە ژیان و سەلامەتی خەڵک بپارێزێ بە بێنموچەیەک ئاخر ئەم هەموو داهاتە ئێدە باشە هەر مرورتۆرە بەڕێوەبەرایەتی مرورتۆرە خۆ موچەی خەڵکی خۆ بە وەرە داگیریکە بەڕێوەبەرایەتی وەیە داگیریکە بڵێ من ڕازی نیم پارەکەم بڕاتە دەرەوە با مدیر عام و مدیرەکانی بەشەکانی کارەبا بێ بڵێ من نایڵم پارەکە بڕاتە دەرەوە من فەرمانبەرەکەم بە گیرفانی خۆی و بە پارەی تەکسیە ئیش بۆ منەکە ئەخر خۆ دایرەی کارەبا و مرور و ئیقامە و ئاو هەموو ئەو دایرانەی تر و خوێندنگاکان ئەخر خۆ فەرمانبەرەکە بە خۆڕایی نایە بۆ کار ئەخر خۆکاری خەڵک ئەگەر فەرمانبەر نەبێ هەروە بە خۆڕایی ناڕوا بەڕێوە ئەخر لەم شارەیە کار بەڕێوە ئەڕوا لە کوردستانە ڕاکار بەڕێوە ئەڕوا یا من هەر خۆم پرسیاری دووهۆک و هەولێرم کردووە وەکو کەسێکە لە کارەبایە کارەکەم وتومە لە هەولێر و دووهۆک لە زاخۆ خەڵک پارەی کارەبایە ئەسڵ قەرزار نییە لەوێ لە دووهۆک و ئەمانە ناڵی داهاتی کارەبانیە من بۆ ناتوانم کارەبا بکەم بە 24 ساعت یاوەرە ئەم هەموو پارە ئەی بۆ چوە چێ